بەپێی داتاکانی کەشناسی بەڕێبەرایەتی گشتیمان کە چەند لە هەموو ناحیەکانە تقریبەن وێزگەمان هەیە. زۆرترین ڕێژەمان لە مەیدان باریوە 78 ملیمە، کەمتریشمان لە سنووری خانەقینە کە 43 ملیم باریوە. ئەگەر بەراوردیکەن بە ساڵەکانی ڕابردوو دو ساڵی پێشووتر ئەو ڕێژەیە زۆر دڵخۆشکەرە کە ساڵ پار ئێمە 5 ملیم لە کەلارباری بوو وەکو کەلار بەرنمونە وەرگرین، ئێستا لە کەلار 6 ملیم باریوە کە خۆی بۆ خۆی ئێمە ئەتوان بڵێن پەڵەی تەواتی داوە لە سنوورەکەمان کەمە ئێمە پار هیچ جوتیارێکمان سوودی لە بارانی تشرین وەرنەگرت کە یەکێکە لە بارانەکان کە بۆ بژانەوەی خاکە لە دوای وەرزی هاوینێکی دوور و درێژ. بڵێن ئێمە گەرمیان لە مەترسی وشکە ساڵی ڕزگاری بۆ چکە ئێمە تا مانگی 4 پێویستمان بە باران بارینە، تا مانگی 4 دانەوێڵە و بەرەو کشتتوکاڵەکانمان پێویستی بە بارانە. بەڵام وەکو سەرەتا ئەم سەرەتایەکی زۆر باشە کە وەکو هەنگاوی یەکەم ئەتوان بڵێن 100% دڵخۆشکەر. ستاندەرەکان کە بۆ گەرمیان 250 ملیم دانراوە، لە 250 بۆ 300 ملیم باران بارین گەرمیان ڕزگاری بێ لە وشکە ساڵی. بەڵام ئەوە ناگەیەنێ کە بڵێن لە ماوەی مانگێکە و 300 ملیمە ببارێ، ئەبێ بە شێوکی هاوسەنگ ببارێ. بەپێی پێشبینەکان کە لایەن کەشوهەوا بەڵام بڵاوەکرێتەوە، ئومێد هەیە ئەمساڵ لە گرفتی وشکە ساڵی ڕزگارمان بێت، بەڵام ئەم بە پێشبینیە.